ئازان و خۆشەویستان لارجێکن سڵاوتان لە بێم کاتتان باش. دۆخی سیاسی هەرێمی کوردستان وا دەردەکەوێ لە دۆخی چەقبەستووی سیاسیدایە، لە دۆخی بنبەستی سیاسیدایە. بۆ بە بنبەست گەیشتوین لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان، بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ناکۆکیەکانیان لەسەر چییە؟ ئایا ناکۆکیەکانیان هێندە گەوران، درزی نێوانیان هێندە گەورەیە کە ناتوانن ڕێک بکەون؟ چارەسەرە دەستوری و یاساییەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لەبارەی ئەم بنبەستە سیاسیەوە چیمان پێ دەڵێن؟ دەکرێت چی بکرێت؟ لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانی کە لە جیهان و ناوچەکە و عێراق و هەرێمی کوردستاندا ڕوودەدەن، کاریگەری ئەم بنبەستە سیاسیە چی دەبێت لەسەر خوارەی هەرێمی کوردستان؟ گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یوسف گۆران، ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ. سپاس کاکەم. سپاس دەکەم. سپاس بۆم دەرفەتەی کە بۆ دڕەخساندین. هەربژی بەخێر دەکەم. دکتۆر وا دەردەکەوێ دۆخی سیاسی هەرێمی کوردستان گەشتووە بە دۆخێک ئەکرێ بە چەقبەستووی سیاسی ناویبەرین، ئەکرێ بە بنبەستی سیاسی ناویبەرین. بە بڕوای ئێوە بۆ گەشتوین بە ئێرە؟ بەڵێ ئەگەر لە سەرەتا ئەمە بین تعریفی مشکلەکە بکەین، دیارە نوە نزیکەی خەریکە چەند مانگێکی ماوە بێتە 2 ساڵ کاڵبژاردننی هەرێمی کوردستان کراوە. دیارە لەم 2 ساڵەیە ئێمە نەمانتوانیوە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەین، کاتە خەریکە نیوەی وەختە قانونەکەی خۆی ئەگات و نەمانتوانێت حکوومەت تەشکیلکەین. لەبەرەوە ئەمە بە هەموو مانایەکە بنبەستی سیاسیە. بنبەستی سیاسی مانای ئەوەی تاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە حەلێک بدۆزینەوە کە هەردوو لا سەرەکیەکەی دەسەڵات کە یەکێتی و پارتیە تایە بگەنە اتفاقێکی سیاسی و حکوومەتی تا تەشکیل بکەین. بۆچی گەیشتۆتە ئەوە؟ ئەمە هۆکارێکی زۆرە، بەڵام ڕەنگە گرنگترین هۆکار بێ ئەوە پارسەنگی هێز لە کوردستان گۆڕانکاری بەسەردا هاتووە. ژمارەی کورسیەکانی کە جاران هەبوو کە لەسەر ئەوەی کابینەی نۆی تێ دروست بوو، جیاوازە لەسەر ئەو ژمارەی کورسیەکانی ئێستا ینی کە هەیە. ئەتوانین بڵێن پارتی کورسیەکانی کەمی کردوتەوە، یەکێتی هاوپەیمانەکانی کورسیەکانیان بەرز بۆتەوە، جۆرێک لە هاوسەنگی دروست بووە لە نێوانی یەکێتی و پارتی لە نێوان وەکو ژمارەی کورسی کە ئەم هاوسەنگیە لە نێوان لە ڕووی با بڵێن ژمارەی کورسیەوە هەبێ، پێویستە هاوسەنگی لە دەسەڵاتیشە هەبێت، چونکە ئێمە باس لە پرۆسەیەکی یاسایی سیاسی حکومڕانی ئەەکەین کە لەسەر ئەساسی بنەمای دەنگدەران دەبێت دروستی بکەین. بەڵام تاکو ئێستا بەداخەوە ئەو ڕاوەندانەی ئەو جەولانەی انتخاباتە کە کراوە دوای انتخابات جەولاتی مفاوەزات کراوە و توێش کراوە، تاکو ئێستا ئەتوانم بڵێم لایەنی پارتی نەگەیشتۆتە ئەو قەناعەتی کە لەسەر بنەمای دەرئەنجامەکانی هەڵبژاردن حکوومەت تەشکیل بکات، چۆن کە دەبێ حکوومەتێکی پارسەنگ بێ، شەریکی ڕاستەقینە هەبێ کە ئێمە تەنها بەشدار نەبین لە حکوومەت، بەڵام شەریکێکی ڕاستەقینەی کە بە پێی قورسایی کورسی خۆمان، قورسایی کورسی و خۆمان و هاوپەیمانەکانمان لە دەسەڵات بین. ئەمە ڕەنگە خاڵی سەرەکی کێشەکانی ئێستا بێ کە نێوانی ئێمە و پارتی. دکتۆر ئەوەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیڵێ ئێستا 39 ژمارەی کورسیەکان و دەبێت لەسەر ئەم بنەمایە مامەڵە بکرێت لەسەر ئاسی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. پێتان وایە پارتی ینی ئەمە بۆی سپرایزە مفاجعەیە وا ناتوانێت تەقەبولی ئەمە بکە یاخۆت ناکرێت لە ئایندەدا بەم شێوازە مامەڵە بکرێت؟ خۆی ئێمە نابێت تەوەقعاتی با بڵین خراپمان هەبێ بۆ هیچ کەسێ، بە تایبەتی کە پارتنەرێکی سەرەکی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە یەکێکە لە هێزە سەرەکیەکانی بنیادنانی حکومڕانی لە 92 تاکو ئێستا. لەبەرەوە من تەسەوەرەکەم ینی تەقەبولکردنی ئەو ڕاستیە مستەحیل نییە لە لایەنی پارتیەوە، چونکە لەسەر بنەمایەکی واقعیە. ئێمە باسی خاڵەکەین، ئێمە باسی ژمارەی کورسی ئەەکەین، بۆیە ڕەنگە ئێمە لە ئایندەیە ئەگەر قسەی زیاترکەین کە پێمان وایە گرنگە هەمومان یەکێتی و پارتی
بەشدار بن لە ئەوەی کە گفتوگۆیەکی فراوان و هەمەلایە لەسەر بنەماکانی واقعی گۆڕاوی ئێستا دروست بکەن چونکە ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستانەیە ئەو مەترسیانەی کە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستانەیە زۆر لەوە گەورەترە کە ئێمە خۆمان مەشغوڵکەن کە بەوەی کە لایەنێک پراوێز بخرێت و لایەنێک سەر بخرێت و لایەنێک با بڵێن حسابی تایبەتی خۆی بۆ نەگرێت. لەگەڵ پارتیدا ناکێشیەکانتان ئەوەندە زۆرن کە ناگەنە ڕێککەوتن؟ خۆی ناکۆکەکە وتم لەسەر سەراکەی حەقیقیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پۆست و پلە و ئێمە لەسەر دیدمان بۆ حکومڕانیە شێوەی ڕاستەقینە ینی شەراکەتی ڕاستەقینە بۆ حکومڕانی نەک لەسەر پۆست و ژمارەی وەزاراتەکانمانە. ئێمە پێمان وایە دەبێت لە ڕووی گەشەکردنەوە لە ڕووی مالیەوە گەشەکردنێکی هاوسەنگ هەبێت لە هەموو کوردستانە ئەوەی کە ئێمە زاخۆ فەرقی ناکەین لەگەڵ کەلارە کەلار لا ئێمە فەرقی نییە لەگەڵ سۆرانە هەمووی کوردستانە و هەموو پێویستە بە یەک چاو سیر بکرێ هەم لە ڕووی ئابووریە و بە یەک چاو سەر بکرێ هەم لە ڕووی دەرفەتی کارکردنەوە بە یەک چاو سەر بکردێ ئەمە دەبێت لە بەرنامەی حکوومەت ڕاست ڕنگ بداتەوە بەڵام لە سیاست و لە قەراراتی ڕۆژانەی حکوومەت دەبێت ڕنگ بداتەوە بۆیە ئێمە ئەمانەیە زەمانەتی حکوومەتێک بکەین زەمانەتی حکوومەتێک بگەین بەشداری لە حکوومەتێکا بکەین کە بتوانێت ئەم جۆرە هاوسەنگیە ئەم جۆرە با بڵین بە یەک چاوسەیکردنە بۆ هەموو کوردستان دابین بکە ئێمە نامانەوێ با بڵین بەشی زاخۆ بێنین بۆ ڕانیە ئێمە ئەمانەوێت بەشی ڕانیە و بەشی زاخۆوەکو یەک بێ ئەمە با بڵین قسەکردمانە چونکە زاخۆش لانکەی یەکێک بۆ لێلانکە سەرەکیەکانی شۆڕشی نوێیگەلەکەمان بەیەک چاوسێری بکەین بزەبت دوەیەک چاوسەیری کوردستانەکەین خەڵکی ئێوە ئەوێ بە خەڵکی حەقیقی خۆمان ئەبینین کادر خەڵکی یەکێتی لەوێ خەڵکی شەهیدمان هەیە سەرەتای دەواازەی شۆڕشی یەکێتی بووە بادینان لەبەرەوە ئێمە بە یەک چاوسەیریەکەین بەڵام نابێ ئەمە لەسەر حیسابی ناوچەکانی تری کوردستان بێت بۆ خۆی حکومت تەنا حکومەتی لایەنە حزبەکانی بەڵێ ئەمە لە ناوەوەی کوردستان لە دەروی کوردستانشە دەبێت سیاساتی هەرێمی کوردستان ڕەچاوی بیر و بۆچوونی هەموو لایەنەکان بکە لە پەیوەندەکانی خۆی لەگەڵ عێراق لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ دەرەوە نابێت تەنها بۆچوونی لایەنێکی دیاریکرا و تهدیدی ئەوە بکە کە عێلاقەمان لەگەڵ عێراق چۆن بێ ئێمە پێم وایە عێراق قوڵایی استراتیجی ئێمەیە دەستورێکمان دامەزراندووە کە خۆمان هەمومان بە تایبەتی یەکێتی و پارتی ڕەوانشاد مامجەلال و جەنابی کاک مەسعود دەوری سەرەکیان هەبووە لە داڕشتنی ئەو دەستورە مەجای ئیشکردنی سیاسی و حکومی و شێوازی هەرێمی کوردستانی دیاری کردووە لە ناو عێراقێکی فدرالیە ئێمە دەبێت ڕێزی ئەو دەستورە بگرین دیفاع لە مافەکانی کورد بکەین بەڵام ئێمە نابێت با بڵین لە پەیوەندەکانمان لەگەڵ بەغدایە لەگەڵ حکوومەتی فدرالیە تەنها ڕێی لایەنێکی پارتی و لەناو ڕەنگە لەناو هەموو پارتیش نەبێ وەربگرین بەڵکو دەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕاوبۆچوونی یەکێتی و پارتی کە ئێعترافیان بەو دەستورە کردووە و داڕێژەری سەرەکی و دەستورە پەیوەندەکانی خۆمان لەگەڵ بەغدا ڕێ بکەینەوە چکە بەغدا وەکو وتمان قوڵایی استراتیجی ئێمەیە ئەمە چۆنێ بۆ بەغدا ڕاستە ئەتوانین بڵێن بۆ علاقاتی دەولیشمان ڕاستە نابێ علاقاتی دەولی هەرێمی کوردستان پاوان بکرێ بەڵکو دەبێت لەسەر بنەمای مەسلحەتی هەم هەرێمی کوردستان و هەم مەسلحەتی عێراق بەکشێوەیەکی گشتی دابڕێژێت. دکتۆر ئەمە دوورکەوتنەوەی لە مەسەلەی سەربەخۆیی ئەوەی کە بەغدا عمقی استراتیژی ئێمەیە یانەوەی خوێندنەوەی واقعەکەیە مەسەلەی سەربەخۆیی نییە ئێمە باسی نظامێکەکەن کە نظامی فدرالیە ئەم نظامە فدرالیە لە دەستوری هەرێمە هاتووە دەستوری عێراقا هاتووە هەمووشمان وەکو خەڵکی هەرێمی کوردستان لە پێشی هەمویانەوەیکێتی و پارتی دەنگیان پەیداوە ئێمە بنەمای ئیشکردنمان بنەمای نزیکبوونەوەیان لە بەغا دەستورێکە کە خۆمان لایەنی سەرەکی بووینە ئێرە بەقەدەر ئەوەی کە ئێمە جۆرێک لە ئەتوان بڵێم ئەو دەسەڵاتانەی کە لە هەرێم لە دەستور دراوە پێمان هەموو ئەو شێوە دەسەڵاتانی کە فدرالیە ممارەسە بکەین و دیفاعی لێ بکەین بەڵام ئێمە لە دەستوری هەرێما لە دەستوری عێراقا باسەوە نەکردووە کە
کوردستان وڵاتێکی سربەخۆیە ئەگەر لەوێ هەر دەسەڵاتێک لە دەستوری عێراقا باس کرابێ بۆ هەرێمەکەمان بۆ چی دەسەڵاتی ناوخۆی چی دەبێ ئێمە دیفاعی لێ بکەین و هەمومان بێکەوە پشگیری بکەین و نەهێڵین تەجاوز بگرێتە سەر ئەو دەسەڵاتە ئەمە شتێکە بڕاوەتەوە چونکە فدرالیەت پێش هەموو شتێک فکری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و دیفاعکردن لە فدرالیەت و بوونی کوردستان وەکو حەقێتێکی فدرالی کە لە پەرلەمانی کوردستانە دانی پێدراوە سەرەتا پرۆژەی ئینتیخابی یەکێتی بۆ لە یەکەمین هەڵبژاردننی 1992 بۆیە فدرالیەت خۆی فکری یەکێتی بووە کە ئەو کاتە داوای دەسەڵاتێکی فراوانیان نەکرد بۆ هەرێمی کوردستان بۆیە بە هیچ شێوەیەکێتی لەو بۆچوونە نە پاشکەش بووەتەوە بەڵکو ئەو زیاتر پێی وایە بوونمان لە ناو عێراق بە تایبەتی لەم دۆخە ئەقلیمیە ئاڵۆزەدا وەزعی کورد زیاتر زەمانەت ئەدا وەزعی زیاتر مسۆگەر ئەکا تەدەخولاتی نێودەوڵەتی و تەدەخولاتی ئەقلیمی کەمتر ئەکاتەوە لەسەر هەرێمی کوردستان دۆخی ئابووری کوردستان باشتر ئەکا چانسی ئیشکردن و چانسی گەشەپێدان و هەلی کار زیاتر ئەکا بۆ هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێمان وایە نزیک بوونەوە لە عێراق شتێکی تازە نییە بەڵکو شتێکە ئێمە پێشتر قەرارمان لەسەری داوە ئەو عێراقە ڕۆی کە ئێمە شەڕمان لەسەری دژی ئەکرد چونکە ئەوە عێراقێک بوو کە یەکێتی پێش هەموو کە شەڕیە کرد شۆڕشمان دژی پەربا کرد هەزاران شەهیدمان لە پێناویدا ئەنفالمان تەحمل کرد 4,000 لادێمان هەمووی شەڕی دژی عێراق بوو بەڵام ئەو عێراقەمان ئێمە ڕوخاند ئەو عێراقی ئێستا هەیە عێراقێکی ترە خۆمان دروستمان کردوێتەوە یەکێتی و پارتی دروستی کردوێتەوە و ئەگەر کەم و کوڕی هەبێ لە جێبەجێکردنی دەستوری عێراقا دەبێ ئێمە نەهێڵین ئەو کە کوڕی هەبێ دەبێ ئێمە بچین لە بەغدادا شەڕی ئەوە بکەین لە بەغدا کە ئەو دەستورۆکو خۆی جێبەجێ بکرێ مافەکانی کورد لەوێ زیاتر بچەسپێت دکتۆر ئەمە ڕوئیای ئێمەیە بۆ عێراق ئەو عێراقە نەما بۆ دەستەواژەیە کە تابیرت لێ کرد ئایا ئەو عێراقەش ڕوئیای بۆ ئێمە گۆڕاوە خۆی عێراق کێیە با بزانین عێراق سێ لاینی سەرەکیە سونەیە شیعەیە کووردە ئێمە خۆمان زیان ناکەینەوە لە عێراق ئێمەش عێراقین لەبەرەوە تا ئێمە بەهێز بین لە عێراق تا ئێمە ئەکتیڤ بین لە عێراق تا ئێمە بوونمان هەبێ لە بەغداد ئەو کاتە گۆڕانکاری لە عێراق زیاتر ئەبێ لە ئاست هەرێمی کوردستاندا کەواتە تۆ ئەتوانین گۆڕانکاری لە مێشکی عێراق لە دید و بۆچوونی عێراقیەکانش بکەیت چونکە ئێمە خۆمان بەشێکی لەو پرۆسەیە بەڵام ئێمە ناتوانین مقارنەی ڕژێمی سەدام بکەین لەگەڵ ئەم ڕژێمێکی ئێستا هەیە چونکە ئەم ڕژێمە ئەنفالی دژی نەکردوین ئەم ڕژێمە با بڵێن فدرالیەت لە وەختی ئەم ڕژێمەیە دابین کراوە لە ڕووی دەستوریەوە بە هیچ شێوە مقارنەکەم بەڵام ئێمە وا تەسەوڕ بکەین کە خەڵکێکی یا خەڵکانێک لە عێراقا هەمووی باوەڕیان بەو دەستورە هەیە کە مافەکەی وانە چۆن لە ناو ئێمە خەڵکانێک هەیە با بڵێن تێڕوانێکی تری هەیە بۆ عێراق لە ناو عێراقشە خەڵکانێک هەیە تێڕوانێکی خراپیان ڕەنگابێ بۆ بەڵام هەمووی وانە ئێمە دۆستمان زۆرە لە عێراق دۆستی زۆر هەیە کە لەگەڵ قەزیەی کوردی ئێمە نابێت قەزیە شەخصیەکان قەزیە حزبیەکان کە ڕەنگە لە نێوانی سەرکردایەتیەکان یا هەندێک سەرکردەی سیاسی سنە بێ لەگەڵ هەندێک ئەحزابی عێراق کوردستانە شیعە بێ لەگەڵ ئەوە بیکەنە قەزەیەکی نەتەوەیی ئەمە قەزەیەکی نەتەوەیی نییە بەڵکو قەزەی نەتەوەیەکە ئەوەیە کە ئێمە مافەکانی خۆمان دەستیشان کردەوە لە دەستور هەمومان بچین پێکەوە دیفاع لەو قەزیە بکەین واتە بوونێکی بەهێزی ئێمە تەواجودی بەهێزی ئێمە وەکو کورد لە بەغدا بە بڕایەوە دەستەبەری زیاتری مافەکانی خەڵکی کوردستان ڕێک ئەوەیە ئەگەر ئێمە بوونمان نەبێ لە بەغداد دیفاع لە دەستورەکەمان بکات دیفاع لە ئەو قانونانە بکە ئەو قانونانە دەرچێنێ کە لە مەسلحەتی ئێمەیە دیفاع لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بکە کێ دیفاع لە قەزەی کوردەکە لە بەغدا خۆ ئێمە داوا ناکەین ئەو کەسە کەسێکی تر بێت جگە لە کورد بۆیە دەبێت ئێمە بوونمان لەوێ بەهێز بێ پەیوەندەکانمان بەهێز بێ متمانە هەبێ لە نێوانمانە ینی ئێمەش بەو چاوەسێری نەکەین ئەمانە ئەم عێراقی کە ئێسای عێراقی وەختی بەعسە ئەم عێراقەتەوە وەختی بەعس تەواو بووە و کەسیش بەقەدەر ئێمە شەڕی عێراقی بەعسی نەکرد ینی کەس نییە ناتوانێت
کەس ئەوە بە یەکێتی بفرۆشێتەوە پێم وانە کەس ئەوە نەزانێ ئەوەی کە شەڕی کرد دژی حکوومەتی بەعز ئەوەی کە قوربانیدا دژی لە پێناوە قەزەیە یەکێتی بوو بەڵام ئێستا ئێمە ئەو وڵاتەمان دروست کردەوە هەمومان بێکەوە دروستمان کردەوە. دکتۆر کەواتە دەستەواژەی دەڵێن عێراقێکی بەهێز واتە هەرێمێکی لاواز ینی تۆ بڕات بم ڕاست نییە چونکە عێراقێکی لاواز تەسیل لە هەرێمەکات بە خراپی عێراقێکی بەهێز بەڵام کام عێراق ئەو عێراقێکە ئەمە خۆمان بەشدابین تایە بەڵام کە تۆ عێراقێک خۆت پەیوەندیت نەبێ لەگەڵی بوونت نەبێ لە بەگەڵی حزورت نەبێ لەگەڵیە پەیوەندیت لەگەڵ حسابە سیاسیەکان لەگەڵ کەساتەکان نەبێ طبعاً ئەگەر ئەوان بەهێز بن تەسیرێکی خراپی لەسەر تۆ هەیە بەڵام ئەگەر عێراقێک کە بەهێز بێ دەوڵەمەند بێ پەیوەندی باشت هەبێ لەگەڵی ئەو کە بەهێز بوو تۆش بەهێز دەبی لەگەڵیە. زۆر باشە دکتۆر کەمێک بینەوە سەر باسی هەرێمی کوردستان ڕەنگە لە خولەکانی ڕابردوودا یا خولە کابینەکانی پێشوودا کەمتر ئێمە گەشتە بین بەم ئاستە لە درێژی مەودای پێگەێنانی کابینێ حکوومەت پەیوەندی بەچیەوە هەیە دۆخی سیاسی گۆڕاوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا نەرمی زۆری نواندووە ئایەوەی ئێستا یەکێتی دیکە ئینادی سیاسیە یان نا ئیتر ئەو شەراکەتەیە کە داوایەکە خۆی دۆخی هێزە لایەنەکان گۆڕاوە یەکێتی بەهێزتر بۆتەوە علاقی نییە بۆی کە برادەرانی پێشوو ینی نەرمیان ناندووە یان نەرمیان نەنواندووە بە ئەم چەکردایەتە ئێستا یەکێتی بە تایبەتی دوای قیادەکردنی لایەنی سەرۆک بافڵەوە ئەتوانین بڵێن یەکێتی ئێستا لە دۆخێکی سیاسی حزبی ناخۆیی بەهێزدایە هەموو هەڵبژاردنەکانی دوای ئەوەی کە کاک بافڵ هاتۆتەوە بۆتە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنیا لە هەمویان ئێمە سەرکەوتوو بین لە هەمویان کورسەکانمان زیاتر بووە چی لە ناوخۆ ناخۆی هەرێمی کوردستان چی لە هەڵبژاردننی پارێزگاکان چی لە هەڵبژاردننی عێراق ئەمە دۆخێکی تازەی دروست کردووە لە هەرێمی کوردستانە هێزێک گەورە ئەبێ بتەوێنێتەوێ ئەمە لۆجیکە ئەو هێزە لە یەک مەساحە ئیشەکەن لەگەڵ پارتی و لایەنەکانی تر کە تۆ گەورە ئەبیت ژمارەی کورسەکانت زیاد دەکا لە ژمارەی کورسی و حەزمی لایەنێکی تر ئەخۆی ئەمە مشکلەکە لێرە دروست بووە بەڵام ئەم مشکلەی ئێمە نییە دەبێ ئەگەر لە ڕووی دیموکراسیەوە سەیری بکەی دەبێ دانپێنانێکی دیموکراسی هەبێ بەم ئەوەی کە پێڵن یاری دیموکراسی هێزێ گەورە بووە کە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆ بۆتەوە ڕویای وازعی هەیە پەیوەندەکانی وازعە لە بەغدا بەهێز بووە لە هەرێمی کوردستان بەهێز بووە لە ڕووی ئەقلیمەوە بەهێز بووە بێگومان واقعێک دیارە بەداخەوە دروست بووە جارێ ئێعتراف ناکەن کە یەکێتی گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەم یەکێتی ئێستامان هەیە چۆتە قۆناغێکی ترەوە ئەمە یەکێتی ئێستا هەمانە یەکێتیەکی پێش 4 ساڵ نییە یەکێتیەکی تازەیە بەو معناوەی نی کە ئەمە یەکێتێکە خۆی تازەیە بەڵکو سیاسەتێکی تازەی هەیە هێزێکی تازەی هەیە کە توانیەتی گۆڕانکاری و تەسیل لەسەر هەموو شتێ بکات لە هەرێمی کوردستان ئەمە واقعێکی دروست کردووە پێم وایە عاقڵەکانی ناو پارتی درک بەوە ئەکەن و هیواشمان وایە کە ئەمە بێتەوەی کە لە ئایندەیە وەکو چۆن توانیمانە زۆر لە مەحەطەی قورسترا بە تایبەتی دوای ئەنفال و لە وەختی ڕاپەڕینا ئیش بکەین و لە دوای 2005 مام جەلال و کاک مەسعود توانیان جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان دروستکەنەوە ئێمە ئێستا نەشەڕی ناوخۆی الحەمدلله نە سەنگەرمان لە یەک گرتووە دۆخی ئێستا زۆر باشتر لەوەی کە لە وەختی شەڕی ناوخۆ بە بۆتی ئەو کاتە توانیمان ئەو دۆخە ئەهوەن بکەینەوە حکوومەتێکی یەکرد و دروست بکەین بێگومان ئێمە بە ئیرادەی چاکەرەرانی هەموو لایەکەوە کە دیکێتی دەستی خۆی درێژ کردووە و وەکو کاک بافڵش باسی کرد کە ئەوان ئامادەن بۆ هەموو جۆرە گفتوگۆیە بەڵام دەورێت گفتوگویەک لەگەڵ لەسەر بنەمایەکی هاوسەنگ لەسەر بنەمای خوێنەوەیکی واقعی ژمارەی کورسیەکان باشە دکتۆر ڕۆژانێک بە ئەم زۆنە دەوترا زۆنی ڕەنگا و ڕنگ زۆنی هەندێک ڕەنگی دیکە ئێستای تر ئەکرێ بڵێن ئەم زۆنە بەرە ئەوە دەڕواتەوە زۆنی سەوز بێ خۆی ئێمە وەکو یەکێتی زۆر باوەڕمان بۆ نییە ئەمە زۆنی ئێمەیە
چکە کوردستان هەمووی زۆنی ئێمەیە هەموو کوردستانی گەورەش زۆنی ئێمەیە یعنی یەکێتی هەموو وەختێ زەریبەی سیاسەتی نەتەوەی داوە چی لە سووریا و چی لە تورکیا و چی لە ئێرانش لەبەرەوە هەموو کوردستان زۆنی ئێمەیە بەڵام بە مستەڵەحی ئەوەی کە ئەلام باسی ئەکرگە بڵگە زۆژە میدیایەکە میدیایەکە ئەتوانین بڵێن ئێستا ئەمە ئەو جۆرە ڕنگانە نەماوە ناو ئەم منتقەیە بەعکسەوە ئێستا جگە لەم زۆنە سەوزەی کە وەکو باسەکرێ ئەستا لە کەرکووکە ئێمە باڵا دەستین لە مووسڵا بەهێزین لەبەرەوە ئەتوانین بڵێن جوگرافیای یەکێتی جوگرافیایەکی زیندووە گەشەکە تەنها لە ڕاستە سلێمانی وەکو بڵێن معقەلی ڕئیسی ئێمە بووە بەڵام هەولێرش ئێمە ژمارەی دەنگدەرانمان بەهێز بووە و سەرباری ئەو هەموو زەختەی لەسەرەکرێ ئێستا ژمارەیەکی قورسی دانیشتوانمان دەنگدەرانمان لەگەڵا لە کەرکووک ئەوە هەمومان نەزانین یەک لاکەرەوەیە بۆیە یەکێتی خۆی بەهێزێکی نەتەوەیی نیشتیمانی کوردستانی سەیرەکە. دکتۆر ئەم بنبەستە سیاسیی کە ئێستا تێداین ئەمە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە ینی تاکەی دەتوانین ئەوها بڕۆین زۆرێک لە بێباکی دەبینرێت بەرامبەر بە دۆخەکە ینی تاکەی ئەوها دەتوانرێت بەردەوام بێت خۆی لە ڕاستیدا ئەمە کێشەیەکی سیاسیە ینی کێشەی سیاسەکە ئەوەیە کەوکو باسم کرد کە ئێمە نەمانتوانیوە بگەینە حەلێک بۆ باڵێن دروستکردنی حکوومەتێکی هاوسەنگ لەسەر بنەمای حقایقە تازەکان ڕاستیە تازەکان بەڵام باشترین دەرفەت با بڵێن باشترین چارەسەر ئەوەیە کە یەکێتی و پارتی وەکو وتم دابنشنەوە و لەسەر بنەمای با بڵێن ڕاستیە تازەکانە کە ئێستا هە لەسەر خەریتەی کوردستاندا هەیە و لەسەر بژە حکوومەتەکە لەسەر ئەو بنەمایە تەشکیلکردن ئەگەر نەیانتوانی خۆ ئەکرێ ئێمە ئەمە بە باشترین بژاردە سەیرەکەین کە ئەو کاتە ئێمە ڕێگە چارێک و خۆتەڵی یاسایی هەیە کە ئێمە هەر جۆرێک لە ئەتوانین بڵێن خۆ بەڕێوەبردنێکی فراوان یعنی ئەوەی کە لا مەرکەزیەک پێڵێن لا مەرکەزیەکی فراوان ینی ئەوەی کە لێرە باڵا دەست بۆ کێ دەنگی زیاتری هێناوە جۆرێک لە لا مەرکزێتێکی فراوان ئەوە چۆنە ڕوونی بکەیتەوە یاساییە طبعاً ئەمە ئەکرێ ئێستا ئێمە قانونمان هەیە بۆ شێوەی ئیدارەدانی وڵاتەکەمان لە مەجموعەیە قوانینی وەزارەتەکانەوە هەیە پەرلەمانی کوردستان ئەو کاتە دەبێت تەفعیل بکرێتەوە ئەو پەرلەمان ئەگەر توانیمان ئەوە بکەین پەرلەمانی کوردستان تەفعیل ئەکرێتەوە و ئەو کاتە ئێمە لەوێ چەندە یاسایەکدا ئەنێن بەڵێ لا مەرکەزیەت شتێکی زۆر یاساییە و زۆر ئیداریە و لە زۆر وڵاتانی دنیا ڕەچاوەکرێ و هیچ علاقەی بە دابەشبوون و مەترسی لەسەر هەرێم نییە چونکە قوارەی هەرێم پارێزراوە بێ شتە سەرەکیەکانی کە تایبەتە بە هەرێم بە تایبەتی علاقاتی دێرەوە دیفاع و پێشمەرگەوەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام لا مەرکەزیەکە بێ بۆ بەڕێوەبردننی ڕۆژانەی خۆت لە پەروەردەیە لە ڕێگەوبانە لەو مەسەلانەی کە لە سەحەتە ئەو کاتە ڕەنگە کەمتر کێشەکانمان ئێستا ئێمە بەرکەوت کێشەکەمان ئەوەیە کە ئێستا یەکێتی لەگەڵ پارتی وایەن لێ هاتووە کە لە هەر کاتێکە نزیکە بنەوەیەک بەرکەوتیان هەبێ لەگەڵێک حەلی ئەمە ئەوەیە کە تۆ بێڵی کەمترین بەرکەوتیان هەبێ لەگەڵ یەک چۆن بیکەی بێ لە ڕووی یاساییەوە ڕێکی بخەیتەوە بۆی ئەم کوردستانە نەکەوێتەوە دۆخێکی نەخوازراوێکی خراپتر کە ئەم بەرکەوتنە بەرە و شتی خراپتر بمان بە ئێمە نابێت جارێکی تر بیلەوە بکەینەوە کە ململانەیەکی ڕاستەقینە هەبێنێ نوانی دکتۆر ئەمە بە دەستەواژەی خەڵک ئەمە دوو ئیدارەی نییە کە تۆ باسێکی خەڵک وا داوی ئەنێ بەڵام خۆی ئەمە دوو ئیدارەی نییە دوو ئیدارەی ئەوەیە کە دوو حکومەت هەبێ دوو هەرێم هەبێ دوو دەسەڵات هەبێ لە هەموو لایەنەوەکەوە دەسەڵاتی قەزایی و دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی ئەمە ئێمە ئەوەی کە باسی ئەەکەین کە ئەمە من پێم وایە حەلێکی مەترسیدارە بەڵام لە کۆتایی ئەمە حەلە ینی ئێمە کە تۆ باسیەکەی ینی دەبێت لە باشەوە بچی بۆ خراپ ئەمە ڕێگە یەکێک بێ لە حەلە خراپەکان بەڵام ئەگەر تۆ هیچ چارەت نەبوو دڵخوازیەوەش نییە تاان دڵخوازی کەس نییە ئێمە دەبێت بیل لە کوردستانی گەورە بکەینەوە نەک کوردستانی سلێمانی و هەولێر و دۆک ئەگەر مەسەلەکە دڵخواز ئەوکو یەکێتی سەیری بکەین
یەکێتی هەموو وەختێ هێزێکی کوردستانی بۆ کەسش ناتوانین نکۆڵی لەوە بکە کە ئێمە زەریبەمان لەسەر ئەم دیدەی خۆمان داوە لە هەموو پارچەکانی کوردستان ڕەنگە تاقە هێزێک لە ناو کووردا کە شەهیدی لە هەموو پارچەکانی کوردستان هەبێ یەکێتی بێ لە هەموو پارچەکانی کوردستان شەهیدیە لە ئێران هەی بووە لە تورکیا هەی بووە لە سووریا هەی بووە لە عێراق شەهیدیا بووە هەر یەکێتی بووە ئەمە دڵخوازی یەکێتی نییە بێگومان بەڵام یەکێتی نایەوێ دۆخی بنبەستەکە بەرەو خراپتر بڕوە یعنی ڕەنگە ئەمە ڕێی یەکێتی دەبێ ئەوەی من باسیەکەم ئەمە ڕێی ئێمە من بۆکو خۆم یاوەکو مەزمعێ برادر خۆمان کرد لێ کۆڵنەیەکمان هەبوو بڵاومان کردەوە کە ئەگەر ئێمە بەرەو دۆخێکی نەخوازراو بڕۆین با حەلێکی یاسایی بدۆزینەوە باشترەوە لەوێ کە بەرەو دۆخێکی نەخوازراو بڕۆین. دکتۆر دەڵێ ئەمە ڕێی منە ئەمە وەکو بۆچوونی توێژەرێکی سیاسی بەڕێز دکتۆر یوسف گۆران وەرگرین یان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی یان زۆر جار وەکو دەوترێ بەڕێستان و هەندێک خەڵکی دیکە مەطبەخی سیاسی حزبەکەن. خۆی ڕێی فەرمی یەکێتی وتەبێژی فەرمیە دوو کەس تەمسیلی ڕێی فەرمی یەکێتیەکە سەرۆک یەکێتی لەگەڵ وتەبێژی یەکێتی لەبەرەوە ئەمە لە هیچ تەسریحێکی سەرۆکی یەکێتی ئەمەمان نەبیستووە کە باسی دوو ئیداری بکە نەوتە بێژەکەمان باقی ئەوانە تر کە قسە ئەکەن منیشی تیابم ڕێی خۆیانە ئەمەکرێ بڵین لە خەیاڵدانی حزبەکەدا ئەمە هەیە ناتوان بڵێن تەنها بەڵام نەناو ڕەنگە بەشێک لە کادرام ئەو مناقەشاتانە هەبێ بەڵام ئێمە وەکووتم ئێمە حزبێکی مؤسساتین وەکووتم ڕێی فەرمی خۆمان هەیە ڕێی فەرمی ئێمە ئەوەیە ئێمە خۆمان لەگەڵ دوو ئیدارەی نین هەنی ئەمە وازەحە ئەگەر منش وەکو ئەندامی مەکتەبی سیاسی متەزمم بەو ڕێیەوە بەڵام ئەگەر ئێمە بین باسی ئەوە بکەن چی ئۆپشنمان هەیە چی سیناریۆمان هەیە بۆ چارەسەرکردن دەبێ باسی هەموو سیناریۆکان بکەین لە باشەوە دەست پێەکەین بۆ خراپ ئەوە ڕەنگە لە سیناریۆ خراپەکان بێ بەڵام مستەحیلیش نییە مستەحیلیش نییە لەبەرەوەی ئەگەر هەروە بە بنبەستی بمێنێتەوە و کوردستان بەم شێوەیە بڕوا بەتابێتی ئێمە بیرمان نەچێ وەزئی ناوچەکە زۆر مەترسیدارە سەیرە وەزئی کورد کە لە سووریاتی بەسەر هاتووە سەیری ئەو گۆڕانکاریانم کە لە منتیقەکە هەیە سەیری ئەو پێکدادانە گەورانە کە لەگەڵ منتیقەکە هەیە ئێمە ناوخۆمانە یەکگرتو نەبین خۆمان کێشەمان هەبێ هەرێمەکەمان ئەکەوێتە خەتەرەوە ئێمە دەبێ هەموو شتێ بکەین هەموو شتێ بکەین لە پێناو پاراستنی هەرێمی کوردستان. باشە دکتۆر پێ دوایان بنبەستە سیاسی ئەم جارەش لەم خولەدا باڵێنم کابینەیە ڕوبەڕووی بۆتەوە ینی بەشێکە لەو کێشە جیهانی و ناوچەیە کە دەیبینین ئێستا خۆی ناتوانم بڵێم بەشێکە بەڵام کاریگەری هەیە لەسەری بەداخەو هەرێمی کوردستان نەیتوانێ ینی خاوەنی با بڵێن کیانێکی سربەخۆیی خۆی هەبێت کە کاریگەری ئەقلیمیەکان کاریگەری جۆپۆتەکان تەسیرێکی ڕاستە و خۆی لێ نەکەن بۆیە ئەتوانین بڵێن هەستە هەر گۆڕانکاریەکە لە سووریا هەبێت تەسیر لە هەرێمی کوردستانەکە هەر گۆڕانکاریە لە ئێران ببێ تەسیری هەرچیوە لە عێراقا ببێت تەسیری لێکە لە تورکیاش بێ هەرواکە هەلا لە عالەمیشە تەنانەت ڕەنگە شەڕی ئۆکرانیا و رووسیاش تەسیر لە هەموو ڕۆژەڵاتی ناوڕاستکە و لەگەڵ ئێمەشا بکە لەبەرەوە ناتوانین بڵێن ئەو گۆڕانکارە جۆپۆلۆتیکانی کە لە ناوچەکە یا ڕوئەدا تەسیری نییە و ڕوئیایەکیش هەیە ئێستا بۆ ناوچەکە با ئێمەوەشمان بیر نەچێ ئەو ڕێوە دیموکراسیانەی بۆ بەڕێوەبردننی سیاسەتی خارجی لە عالەمە نەماوە ئێستا توانین بڵێن جۆرێک لە مەساڵح و پێکدادانی مەساڵح هەیە لە هەموو دنیاە ئەمە واکە ئاکتەرە زەعیفەکان تایە زەرمەندی گەورە بن بۆ لەبەری ڕەچاوی ماف و مافە سەرەتایەکانیان ناکەن ئێمە لە ئاکتەرە زەعیفەکانی ناوچەکەین وەکو کورد وەکو هەرێمی کوردستان بۆیە ئێمە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت زۆر ئاگامان لە یەکگرتووی خۆمان بێت پێ دوایە لەمە تێنەگەیشتووە سەرکردایەتی سیاسی کورد یاخود بەشێک لە سەرکردایەتی سیاسی کورد با وا بڵێن ڕاسترە من پێم وانە سەرکردایەتی بە هەمووی تێنەگەیشت بێت چونکە ئەگەر تێنەگەیشتن هەبوایە دوێنێکە هەر لە یادی یەکێتیە لە یەکی شەش سەرۆک بافڵ باسی ئەوەی ناکرد کە دەبێ ئێمە یەکگرتوویکی نەتەوەیمان هەبێت و باسی هەرچوار پارچەی کوردستان بێت ئەمە خۆ
ینی هەڵسەنگاندنی دۆخی کووردە هەڵسەنگاندنی ناوچەکەی ئەو ئەشزانەیە کە ئەگەر کورد هەموو یەکگرتوو بێ و ئەلەقل ئاگای لە یەک بێ گۆرانکاریەکانی ناوچەکە بە شێوەیەکی سلبی تەسیری لێ ناکەن و پێشم وانە کە لە لایەنی ترشە خەڵک ئەم دۆخە نەزانەیە بەڵکو پێم وایە لە زۆر لایەنی ترە تەنانەت ڕەنگە ناو پارتیشە خەڵک یا سەرکردەکانیان بەشێکیان ئەم هەستیاری ئەم دۆخە ئەزانن بۆیە من متەفائلم کەلۆی کە لە کۆتاییدا هەمومان پێکەوە بتوانین ینی هەم وەکو هەرێمی کوردستان ینی حکومڕانەیەکی هاوسەنگی باشتر دروست بکەین بۆ خەڵکی کوردستان هەم لە ئاستی هەموو پارچەکانی تری کوردستان و لە ئاستی کوردستانیان چی لە کوردستان چی لە دەروی کوردستان جۆرێک لە بەرنامەی هاوبەشمان هەبێت کە بتوانین کورد لەسەری کۆک بێت. دکتۆر لە نێو قسەکان تاوتە دێمە حەزبێکین موسساتین بەرنامە ڕێژی دەکەین بەرچاوڕۆنیمان هەیە پلان و پرۆژەی خۆمانەیە کە گەر ئەمە ڕوونەدا بەدیل چی بێت بەرنامە و ڕوئیا چی بێت بیر لەوە کراوەتەوە ئەگەر دۆخێکی وا دروست بێ بە مۆسەڵەحە میدیایەکە دوو ئیدارەیی ئەم ئیدارەیە بتوانێت ئیدارەی خۆی بدا لە ڕیمادیەوە خۆی ئێستێمە بیرمان نەچێ لە ڕووی مادیەوە بەغدا ئیدارەی هەرێمی کوردستانەدا و هەرێمی کوردستان خۆی ئیدارەی خۆی نادا هەموو بودجە و داهاتمان هەمووی لە بەغدایە ینی لەبەرەوە ئەم کێشانە دەبێت تۆ ئەو کاتە لەگەڵ بەغدا قسەی لەگەڵ بکەین نەک لەگەڵ هەولێرا قسەی لەسەر بکەیت بەڵام ئەمە شتێکە ئێمە وەکووتم تا ئێستا نەبووتە مناقەشە لە لای ئێمە لەبەرەوەی ئێمە هیوامان وایە کە بتوانین هەموو لایەک کوردستان ینی حکوومەتێکی کارای هەبێ حکوومەتێکی هاوسەنگی هەبێ و هەرێمی کوردستانش پارێزراو بێ. باشە دکتۆرم بنبەستە سیاسیە لەوازمان ناکە لە بەرامبەر بەغدا ینی پێناچێت بەغدا لایەندەدا ڕێکاری دیکە بگرێتە بەرامبەر بارێمی کوردستان مەسەلەن حکوومەتی نوێ عێراق چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکە. طبعا لاوازمانەکە هەموو بنبەستێکی سیاسی هەمووی پەرتەوازەیەکی سیاسی نەکتەن لە بینی یەکێتی و پارتی تەنانەت لەگەڵ یەکێتی و پارتی بەرامبەر بە هێزە بچووکەکانی تر و هێزەکانی ئۆپۆزیسیۆن هێزەکانی ترش ئەم پەرتەوازیە ئەو نەبوونی کۆدەنگی لەسەر مەسەلە نەتەوایەتیە گەورەکانە لاوازمانەکە ئەمە بۆ لە 2004 و 5 بەهێز بووین لە بەغا لەبەری هەمومان کۆک بووین لەسەر مەسەلە نەتەوایەتیەکان بێگومان ئەمە لە بەرامبەر بەغا لاوازمانەکە لە مەسەلە نەتەوایەتیەکان لە مەسەلەی بودجە لە مەسەلەی ئەستەقاکاتی پێشمەرگە لە هەموو ئەو مەسەلانەی کە پێویستە بە مافی کورد لە نظامی فدرالی عێراقا. باشە دکتۆر لێرە ئاوپەیمانیتان پێکێناوە لەگەڵ نەوەی نوێە حەزبی دیکەژاتونە ناو دوێنێ لە وتارەکەی کاکبافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوا دەردەکەوتوتی سینۆ کورسین بە ئامادەبوونی گۆڕان دیارە ئەندامەکەیوانیش ئێستا بەشێکە لەو هاوپەیمانێتیە ئەمە بەردەوام دەبێ هێزی دیکە دێنە نێوە ئەم هاوپەیمانێتیەوە ئێمە خۆمان پێمان باشە هەموو کورد لە ناو هاوپەیمانێتیە بن پارتیشی تیاابێ تاکو بتوانین حکوومەتێکی جێگیر دروست بکەین بۆیە ئەمە من ناتوانم بڵێم هەمووی کێتر دێ یا کێتر نایێت بەڵام هەوڵ دەدەن خەڵکی دیکە ئەسڵەن فکری یەکێتی نیشتیمانی کوردستان فکری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ینی هەموو ئەو خەڵکانەی کە لە ساحەکەیە خەباتەکەن بۆ کوردستان لە ناو ئەو بەرەیە بن حزبێکی بەرەی بۆ یەکێتی لەبەرەوە هەرکێک کە قورسایی و ئارەزووی هەبێ بێتە ناو ئەم هاوپەیمانەوە ئێمە پێمان باشە بەڵام ئەوکو وتم ئێمە پێمان باشە بۆ هەموو هەرێمی کوردستان بێ هەمووی بێکەوە یەک بەرنمەیان هەبێ بەڵام ئێمە شتێکش ناکەین کە بێتە هۆی زیادکردنی دووبەرەکی لە نێوانی هەرێمی کوردستاندا لە ڕوانگە گشتێکەوە لەسەر ئاستی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵە گۆڕانکاری دەست پێ کردووە ئەم گۆڕانکاریانە بەردەوام دەبن چەندە کاریگەری لەسەر پێگەی یەکێتی دەبێەوە ئەم گۆڕانکاریانە چۆن دەبینن و بەشێکی دیکەی پرسیارەکەم ئەم گۆڕانکاریانە گەر حکوومەت پێک بێ لە پۆستە حکوومیەکانیشدا بەردەوام دەبێ بەڵێ خۆی گۆڕانکاری بۆ هەموو حزبێک نەک بۆ حزب حتا بۆ هەموو ئەسەیەک گەر حزبش نەبێ گۆڕانکاری بەردەوامە بۆ
چکە حزب تعامل لەگەڵ عالەمی دەرەوەکە عالەمی دەرەوە ئەگۆڕدرێ دنیا ئەگۆر عقلێت ئەگۆڕدرێت تەکنەلۆژیا ئەگۆڕدرێ ئابووری ئەگۆڕدرێ شێوەی ئیشکردن ئەگۆڕدرێ هەموو ئەمانە ئەگۆڕدرێن تۆش دەبێت بگۆڕدرێ چوەگە تۆ نەگۆڕدرێ ئەو بگۆڕدرێت و بەجێمێنی لەبەرەوە ئەمە گۆڕانکاریەک نییە ئێمە حەز بکەین تەنها لەبەرەوەی حەزی مەجموعەی خەڵکە ئەوێ بیکە بەڵکو یەکێتی خۆی پرۆسەیەک بوو لە گۆڕانکاری لە ناو بزنەوەی ڕزگاری خوازی کورد دروست کرد هەر دروستبوونی یەکێتی لە 75 گۆڕانکاری بوو لە بزنەوەی ڕزگاری خوازی کوردیە نموزەجێکی قیادەی هێنا کە هەمووی گەنج بوون هەر گۆڕانکاری بوو ینی موزەجێکی هێنانە ناو قیادەکان کە هەمووی مسەقف و ڕۆشنبیر و بە وەکو ڕەوانشاد مامجراوتی نیوەمان زیاتر دکتۆر بووین ئەمە خۆی گۆڕانکاری بوو لەبەرەوە گۆڕانکاری یەکێکە لە بنەما سەرەکیەکانی گەشەکردنی یەکێتی لە سەرەتاوە تاکو ئێستا بەڵێ ئێمە لەم دۆخی ئێستاش پێویستمان هەیە گۆڕانکاری ناخۆی گەورە بکەین گۆڕانکاری لە دام و دەستگاکان بکەین بەڵام گۆڕانکاری مانای شۆڕش نییە ئێمە نامانەوێ ڕابردوی خۆمان بسڕینەوە هەواڵە دێرینەکانی خۆمان بسڕینەوە ئەوانە سەرکردەی ئێمن ئەوانە هەر ئەمێننەوە وەکو ڕێبەر و وەکو سەرکردەی ئێمە ئێمە ئەمانەوێت تێکەڵیەک دروستکەین لەگەڵ ئەوانەی کە ئەزمونیان هەیە گەوانی پێشون لەگەڵ ئەوەیە کە توانایان هەیە گەنجن لەبەرەوە ئەمە منطقی ئێمەیە بۆ گۆڕانکاری و لە هەموو بوارەکانە کورد ئەیکەین لە بواری ڕێخستن ئایکەین لە بواری پەیوەندیە ئەیکەین لە بواری پەروەردەی حزبیە ئەیکەین و لە بواری ئەلامش ئەیکەین و بێگومان بۆ پرسایی دووەمت ئەو گۆڕانکاریە گۆڕانکاریەکی با بڵێن شاملە ئەگەر لە حزبا بیکەین لە حکوومەت شایکەین و لە حکوومەت ئێستا ئەتوان بڵێم دەستمان پێی کردووە بەڵام ئەگەر حکوومەت تەشکیل بکرێت چی لە عێراقا چی لە هەرێمی کوردستانە ئەکید میکانیزمی تازە ئەبێ پێوەری تازەش ئەبێ بۆ دەستنیشکانکردنی ئەو کەسانەی کە ئەچن بۆ ئەوێ خزمەتی هەم یەکێتی بکەن هەم خزمەتی خەڵکەکەی خۆمان بکەن چی لە حکوومەتی هەولێر و چی لە حکوومەتی بەغداد زۆر باشە دکتۆر دواپرسیارم بە حکمێن وەکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە وەکو توێژەرێکی سیاسیش دۆخی کورد چۆن دەبینی بەگشتی لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتیانەی کە ڕوودەدا ڕاستیدا کورد لە بەردەم هەڕەشە و دەرفەتیشایە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست بەڕێوەیە کە هێزی تازە بەڕێوەیە بە هێزی تازە شێوازی معامەڵەکردنی لەگەڵ کووردا بە شێوەیەک دیاری ئەکرێت کە کورد خۆی چۆن خۆی ڕێکخستووە چۆن خۆی تەعاملەکە ئەگەر کورد بە پەرتەوازایی تەعامل بکە چی لە ناو هەرێمی کوردستان و چی لەگەڵ پارچەکانی تری کوردستان بێگومان دۆخی کورد لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تازەیە دۆخێکی باشتر نابێت بەڵام ئەگەر بێت و ئێمە لە ناو هەرێمی کوردستانە ڕوئیامان دیدمان یەکگرتوو بێ بتوانین زیاتر نزیک بینەوە لە خەڵکی خۆمان و لە ئەجندا نیشتیمانیەکانە یەکگرتوو بین هەروە لە پەیوەندێ نەتەوەیەتیەکانمان لەگەڵ پارچەکانی تری کوردستانە هەروەها لەگەڵ پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ناوچەکە لە عێراق سووریا ئێران تورکیاش پەیوەندی باش و هاوسەنگمان نەبێ گومانم نییە کە کورد ئەتوانێت ئەم دۆخە تێپەڕێنێت و بەرەو باشترش بڕوە ئەکرێ خەونی گەورەی لەسەر بنیاد بنین خۆی ئینسان بەبێ خەون نابێ چونکە تۆ هەکە بتێ بجوڵێتەوە دەبێ خەونێکت هەبێ دەبێ ئەو خۆنە هەر بمێنێتەوە بەڵام دەبێت لەگەڵ خەونی گەورەیە بەرنامەی گەورەت هەبێ گەرنامەی گەورە و قوربانی گەورەشت بدەیت بۆی بتانی ئەو بەرنامەی گەورەیە و ئەو خەونە گەورەی جێبەجێ بکەیت سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر یوسف گۆران ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بەو دەرفەتەی سپاس بۆ ئێوەش ئەزەتان کێشا زۆر سپاس دەکەم خۆشەویستان سپاسانەکەم کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوایەوەی توانی بێتمان کەمێک بەرچاوڕوونیتان پێ بدەین لەبارەی ڕوئیای یەکێتی بۆ پرۆسی حکومڕانی لە ئایندە لە هەرێمی کوردستان و بۆ ڕێکارە یاسایی و دەستوریەکانی تێپەڕاندنی دۆخی چەقبەستووی و بنبەستی سیاسی لە هەرێمی کوردستان خۆتان لەگەڵ